سڵاوتان لێبێ بۆ مەفتێش بۆ کۆمەڵێک بەڕگە و بابەتی نوێی ئابووری لە بەرنامەی ژێرخان لەگەڵتانین. هەواڵەکانی هەفتە ڕیچارد کۆردێری بەڕێوەبەری نووسینگەی پاراستنی مافی دارایی خەشکەری ئەمریکا ڕایگەیان لە کۆتایی ئەم مانگەدا دەست لە کار دەکێشێتەوە. کۆردێری دەبێتە یەکێک لەو چوار بەرپرسە ئیداریەی دارایی لەلایەن سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما دامەزرێنرابن و ئەمساڵ دەستیان لە کار کێشاوەتەوە. کۆردێری بەناردنی نامەیەکی ئەلکترۆنی بە کارمەندانی ڕاگەیان ئەو لە کۆتایی ئەم مانگە دەست لە کار دەکێشێتەوە. کۆردێری دژی بڕیارێکی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەبارەی چەند ڕێکارێکی دارایی وەسایەوە و بۆیش بڕیاری دەست لە کار کێشانەوە کەشی سوپرایز نەبوو. کۆتایی هەفتە یەک بەرمیل نەوتی خاوی برێن لە بازارەکانی جیاندا لە سەدا 5 نرخی خۆی لەدەستدا. لەکردنەوەی بازاردا نرخی نەوتی برێند 63.12 دلار مامەڵی پێوەکرا، دواتر بۆ 61.37 دلار دابەزی. ئاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی تەکساسیش بە 55.33 دلار مامەڵی پێوەکرا. شیکەرەوان ئاماژە بەوە دەکەن بەرزبوونەوەی بەرهەمێنانی نەوتی خاو لە ئەمریکا بەراورد بە هەفتەی ڕابردوو بۆتە هۆیەوەی فشار لەسەر نرخەکانی نەوت درێژە بکێشێت، بە جۆرێک لە سەدا 5 خۆی لە هەفتەی ڕابردوو لەدەستداوە. هەواڵێکی سەرنجڕاکێش لە زیادکردنێکی ئاشکرادا لە سویسرا 163 مسقال ئەڵماس بە 33.7 ملیۆن دلار فرۆشە. لە زیادکردنێکی ئاشکرادا کە لە مەزادخانەی کریستی بەڕێوەچوو 163 مسقال ئەڵماس بە 33.7 ملیۆن دلار فرۆشە. ئەو ئەڵماسە لە کەتەلۆن لە ئەنگۆلیا بووە، وەک ملوان کە دیزاین کراوە لەلایەن کۆمپانیایەکی خشڵی سویسری بە ناوی دەگریزگۆنۆ و لە ماوەی 1700 کاتژمێردا دروست کراوە و تا ئێستا ناسنامەی ئەو کەسە ئاشکرا نەکراوە کە کڕیوێتی. وەدەینەوە عراق وەزارتی نەوتی عراق ڕایگەیان لەگەڵ شاندێکی وەزارتی وزەی تورکیا لەسەر دەست پێکردنەوەی هەناردەکردنی نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکیا گفتوگۆیان کردووە. عاسم جیاد وتەبێژی وەزارتی نەوتی عراق ڕوونی کردووەتەوە شاندێکی باڵای وەزارتی وزەی تورکیا لە بەغدا لەگەڵ بەرپرسانی وەزارتی نەوتی عراق و کۆمپانیای بەوازارکردنی نەوتی عراق سۆمۆ ژمارەیەک دۆسی هاوبەشیان لە کەرتی نەوت تاوتوێ کردووە. عاسم جیاد ئاماژەی بۆشدا بابەتی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت لە کێڵگەکانی کەرکووک و بەندەری جەیهانی تورکیا لەسەروی ئەو بابەتانەوە بووە کە هەردوو لا گفتوگۆیان لەسەر کردووە. پەرلەمانی کوردستان لە نێوان عراق لە نێوان دوو بژاردەدا سەرپشک دەکات و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی دەڵێت تەنها یەک موچەی دیکەمان پێدابین دەکرێت. هەڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان بڵاوی کردوێتەوە لە دانیشتێکی داخراودا دوو پێشنیاریان گەڵاڵە کردووە لەسەر بنەمای راپۆرتی هاوبەشی هەردوو لیژنەی یاسایی و دارایی، ئەویش لە ڕووی دەستوریەوە مافە دەستوریەکانی هەرێم لە پشکی بودجەی 2018 وەک خۆی دابین بکرێت. لە ڕووی داراییشەوە بەشە بودجەی هەرێم لە سەدا 12.67ەوە بکاتەوە لە سەدا 17، ئەگەر ناکار بە بژاردەی دووەم بکرێت کە لە سەدا 12.67 لە کۆی گشتی بودجێ عراق بۆ هەرێم خەرج بکرێت بەبێ لە دەرکردنی خەرجیە سیادیەکان. ئەو کات هەرێمی کوردستان پابەند دەبێت بە ناردەکردنی 250,000 بەرمیل ڕۆژانە. هاوکات دوای ئەنجامدانی کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران نێچیروان بەرزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی کاتی هەرێمی کوردستان وتی یەک موچەی دیکە دەتوانن دابین بکەن. هەواڵەکانی هەفتە پێشکەش کرا. جەنگی تیرۆر گەورەترین کاریگەری لەسەر کۆبەرهەمی خۆماڵی وڵاتانی جیهان بەجێهێشتووە لە پێش هەمویان و عراق، ئەوەش بە پێی راپۆرتێکی پەیمانگای ئابووری و ئاشتی دوایەویش ئەفغانستان دێ. گرافیکێکمان ئامادەیە. بە پێی گرافیەکە ئەمە ینی ئەو کاریگەریە ئابووریەیە کە لەسەر بەرهەمی ینی کۆبەرهەمی خۆماڵی وڵاتان بێجێشووە بەهۆی کاریگەریەکانی شەڕی تیرۆرەوە. عراق لە پلەی یەکەم دادێ. عراق لە سەدا 24 کۆبەرهەمی خۆماڵی خۆی لەدەست داوە بەهۆی شەڕی تیرۆرەوە کە شەڕی هەمومان نەزانین دژ بە داعش. عراق لە 2014ەوە و هەرێمی کوردستانیش ینی
لە شەڕێکی بەردەوامدان لەگەڵ داعش ئەمە خەرجی سەربازی عراقی زیاد کردووە خەرجی سەربازی هەرێمی کوردستانی زیاد کردووە بۆیە لە سەدا 24 داهاتی عراق لە سەدا 24 کۆبەرهەمی ینی عراق بۆ ئەوە چووکە ئێستا ینی ڕێژەی یەدەگی نەختینەی عراق لە 76 ملیارە بۆ خوار 50 ملیار دلار دابەزیوە گەورەترین کاریگەری لەناو وڵاتانە بەر عراق کەوتووە بۆی شەڕی تیرۆرەوە دوایەوە ئەفغانستان دێت کە بەهۆی کێشەی تالیبانەوە و کێشەی ناوخۆی وڵاتەوە ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بووەتەوە ئەویش بە هەمان شێوە لە سەدا 13 کۆبەرهەمی خۆماڵی خۆی لە دەستداوە و عراق و ئەفغانستان دوو وڵاتن کە بەردەوام کێشەی تیرۆر و جەنگ بۆتە هۆیەوەی ئابوورەکانیان ڕوبەڕووی داتەپینی گەورە بێتەوە و سوودان لە سەدا باشووری سوودان لە سەدا 9 کۆبەرەمی خۆی خۆماڵی خۆی لە دەستداوە بە هەمان شێوە بەهۆی شەڕی تیرۆرەوە سووریا لە سەدا 6 کۆبەرەمی خۆماڵی خۆی لە دەستداوە بۆی شەڕی نێوان سوپا و هێزەکانی ئۆپۆزیۆنەوە لیبیا ئێستا کێشەی هەم داعشیە هەم لە ناو خۆشا وڵاتەکەی بۆ بە دوو بەشەوە ئەویش بە هەمان شێوە بەهۆی شەڕی تیرۆرەوە لە سەدا 3 کۆبەرەمی خۆماڵی خۆی لە دەستداوە و نەیجیریا دوای ئەوان دێ لە سەدا 3 کۆبەرهەمی خۆماڵی خۆی بەهۆی شەڕی داعشەوە لە دەستداوە دوای ئەوە یەمەنیت کە ئێستا کێشمێکی زۆر گەورە هەیە لە یەمەنە و نەتەوەی گرتوەکان پێشبینیەوەکە گەورەترین برسێتی لە یەمەن سەر هەڵبدا ئێستا ینی هاوڵاتیان یەمەن بەرەو برسێتێکی تەواو هەنگاوەنێن و کۆماری ئەفریقا ینی ئەفریقا بەشێکی گشتی ینی ئەو قاڕەیە لە سەدا 2 ینی کۆبەرەمی خۆماڵی خۆیان لە دەستداوە دوایەوە برۆنایە کە لە سەدا 1 کۆبەرەمی خۆماڵی خۆیان دەزاوە و کۆتا وڵاتیش لەو دەوڵاتی کە زۆرترین کۆبەرەمی خۆماڵی خۆیان واتە ئاستی ئابووریان دابەزیوە تورکایە کە لە سەدا 1 ئەویش بە هەمان شێوە ڕوبەڕووی پرسی تیرۆر بووەتەوە خەرجیە سەربازی و خەرجەکانی تری بەهۆی شەڕی تیرۆرەوە زیاد کردووە بەڵام لە ترۆپی ئەم وڵاتانەیە عراق زۆرترین کۆبەرەمی خۆماڵی خۆی لە دەستداوە و ڕوبەڕووی قەرزێکی گەورە بووەتەوە کە لە سەدا 24 بەڵێ ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. هەرێمی کوردستان گەورەترین زیانی بەرکەوت بەهۆی ئەو میراتە خراپەی لە عراقەوە بۆی بەجێماوەوە ئەویش پشتبەستن بوو بە تاک سەرچاوە واتە پشتبەستن بوو بە هەناردەکردی نەود وەک تاکە سەرچاوەی ئابووری ئەمەش وای کرد هەرێمی کوردستان ڕوبەڕووی بارێکی دەرونی بارێکی بەبورن بارێکی ئابووری قورس بێتەوە و وڵاتیەکانیشی ڕوبەڕووی بارێکی بژێوی قورس ببنەوە ئەمە لە کاتێکدا بۆ هەرێمی کوردستان وڵاتێکی هەرێمێکی کوشتتوکاڵی گەورەیە واتە ڕێژەی دەشتایی بۆ کوشتتوکاڵی زۆر بەرفراوانە واتە سەرچاوی ئاوی بەهێزیە بۆی بتوانێت ئابوووریەکەی خۆی لەسەر کوشتتوکاڵ بنیاد بنێ کە گرنگترین کەرتە بۆ پێشوونی ینی ئابووری و دابینکردنی ئاسایشی ئابووری بەڵێ بەڕێزان من قسە لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێزەکەم بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کوشتتوکاڵی پەرلەمانی کوردستان و بەڕێز شاڵاو جەمال بەڕێوەری کوشتتوکاڵی سێمانی لەسەر ئایندەی کەرتی کوشتتوکاڵ و گرنگی ئەم کەرتە بۆ ئایندەی ئابووری هەرێمی کوردستان سەرتاچمە لای بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کوشتتوکاڵی پەرلەمانی کوردستان زۆر خۆشحاڵم کە لە ستۆدیۆ ژێرخانتان بینم بەڕێز عەبدوڕەحمان عەلی پێم خۆشە ئێستا ینی باسیەوەمان بۆ بکەی کەرتی کوشتتوکاڵ لەکوێی ینی ئابووری هەرێمی کوردستان جێ ئەبێتەوە. بەڵێ سپاس دەکەم سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام دیارە ئەگەر ئێمە پێناسەیەکی کوشتتوکاڵ بکەین بە پێی ئەو وەسفەیە ئەو پێناسەیە کە ڕێکخراوی خۆراکی جیهانی فاو بۆ عێراق و هەرێمی کوردستانی کردووە باز لەوە دەکات کە هەرێمی کوردستان و عێراقیش بە سەبەتەی خۆراکی ئامادە وەسفی کردووە و ئێمە لە هەرێمی کوردستاندا هەموو ڕەگەزەکانی کوشتتوکاڵکردنمان زۆر بە زیادەوە هەیە ئێمە ڕوبەری هەرێمی کوردستان واتە جگە لەو ناوچانەی کە پێوتێت ناوچەی دابڕێنرا و زیاتر لە 18 ملیۆن دۆنمە لەم ڕێژەیە لە سەدا 36 واتە زیاتر لە 6 ملیۆن و
146.2 ئەمانە شیاون بۆ کشتتوکاڵکردن کە بەپێی هەموو پێوەرێک دەتوانرێت لەو ڕوبەرەی کە شیاوە بۆ کشتتوکاڵکردن لە هەرێمی کوردستاندا بەشی پێداویستی دانیشتوانی هەرێمی کوردستان ئێستا 5 ملیۆن کەسە بەشی پێداویستی 2 بۆ 3 ئەوەندەی ئێستای دانیشتوانی هەرێمی کوردستان خۆراک و بەروبوومی کشتتوکاڵی دابینکەی بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردووە و یاخود ئەتوانین بە شێوازێکی کە باسیەوە بکەین لە چارەکە سەدەی فەرمانڕەوایی دەسەڵاتی کوردیدا ئەوەی زۆر گوێی پێ نەدراوە ئەوەی زۆر فەرامۆش کراوە یا پەراوێز خراوە لە ڕاستیدا کەرتی کشتتوکاڵ یا سێکتەری کشتتوکاڵە بەگشتی بە هەموو شێوازەکانیەوە ئەگینا وەکوتم هەموو ڕێگەزەکانی کشتتوکاڵکردن لە هەرێمی کوردستاندا زۆر بەباشی بوونی هەیە زەوی بەپیتمان هەیە ئاو هەوای باشمان هەیە ڕێژەیەکی زۆر باش ئاومان هەیە دەستی کاری باشمان هەیە ئەوەی کە نەبووە لە ڕاستیدا ئیرادەیەکی بەهێز و پلانێکی تۆکمە بووە بۆ ئەوەی سێکتەری کشتتوکاڵ یا کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا هاوشان بۆ نمونە باسی نەوتکەین بەرامبەر هاوشانی نەوت ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێت لە پەیداکردنی سەرچاوی داهات یاخود بیکەینە بنەمایەک بۆ سەرچاوە کۆکردنەوەی داهات لە هەرێمی کوردستاندا ئەمە هەموو ئەمە نەکراوە زۆر باشە من پێ خۆشم ینی ئەمە بۆ بینەری ئەمە ڕوونکەیتەوە ئایا هەموو ئەم بۆ نمونە بوونی سەرچاوێکی ئابوونی بوون زەوی باش هەموو ئەمانە بووەتە ئەوەی کە ئێستا کشتتوکاڵ ینی پشکدارێکی باشیە بێت لە گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستانە ئێستا بە واقعی ئەمە بینین ئێستا زۆر ڕاشکاوانە قسە بکەین لە ڕاستیدا کشتتوکاڵ نەبووەتە کۆکردنەوە یاخود نەبووەتە سەرچاوەیەکی گرنگی کۆکردنەوەی داهات بۆ هەرێمی کوردستان ئەمیش لە ڕاستیە بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە ینی ئێمە ئەگەر بە چاوێکی واقعیەوە سەیری هەرێمی کوردستان بکەین بەداخەوە دەیڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لەو ساڵانەی کە زۆرترین بڕی پارە و داهات هاتۆتە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ساڵێک بە نمونە 2013 وەربگرین کە پارەیەکی خەیاڵی هاتۆتە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنها یەک و لەدا 0.8 یا 1.8 لە بودجەی هەرێمی کوردستان بۆ کەرتی کشتتوکاڵ تەرخان کراوە کە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاویشی پێوەبەندە کە لە ڕاستیدا بە پێی پێوەرە نێودەوڵەتەکان یا بە پێی ستاندارد نێودەوڵەتی هەر وڵاتێک یا هەر هەرێمێک نەیتوانی ئاسایشی خۆراکی خۆی ئامادە بکات یا ئاسایشی خۆراک تەواو بکات ئەوە پێویستە لانی کەمی لە سەدا دەی بودجەی ئەو هەرێمەیە ئەو وڵاتە تەرخان بکرێت بۆ سێکتەری کشتتوکاڵ و کەرتی ئاو بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەمە نەکراوە کە ئەمە نەکراوە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری هەبووە بۆ سەر پوکانەوەی کەرتی کشتتوکاڵ گەشە نەکردنی کەرتی کشتتوکاڵ ئەکینا لە ڕاستیدا ئێمە لە ڕووی ئەو ڕەگەزانەوە کە باسم کرد زۆر بە زیادەوە هەمانە هەر بۆ ئاگاداری جەنابتان هەرێمی کوردستان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئەفریقیایشەوە جگە لە وڵاتی سۆدان بە پیتترین خاکی هەیە واتە خاکەکەی هێندە بە پیتە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خاکێکی لە وێنەی هەرێمی کوردستانمان نییە بەڵام بەداخەوە بوونی خاک و بەپیتی خاک و ئاو و هەوای گونجاو پێویستی بە ئیرادەی بەهێزە پێویستی بە پلانی بەهێزە پێویستی بە داوینکردنی بودجەیەکی زۆر باش و خەیاڵی هەیە تا ئێمە بتوانین سێکتەری کشتتوکاڵ پێشخین هەر سەیری وڵاتانی دەور و پشتماکە و وڵاتی تورکیا بە نمونە یاخود وڵاتێکی وەکو ئێران بە نمونە من پێم خۆش یەک داتا بۆ جەنابت و بۆ گوێگرەکانیش باش لە ساڵی 2004ەوە بۆ ساڵی 2004 پێشەوەی داتاکە بڵێ پێم خۆشە بڕۆمە لای میوانی زۆر بەڕێزم بەڕێز کاک شاڵاو جەمال بەڕێوەبەری کشتتوکاڵ سلێمانی زۆر بەخێربی بۆ ستۆدیۆی بەرنامەژێخان پێم خۆشە بەڕێستان بەڕێوەبەری ینی کشتتوکاڵی سلێمانی پارێزگای سلێمانی بە پیتترین ناوچەی کشتتوکاڵی هەژمارەکەی لە هەرێمی کوردستان دۆ کشتتوکاڵی سلێمانی و هەرێمی کوردستان چۆن نەبینی بەداخەوە من کەرتی کشتتوکاڵ بە گشتی بە کەرتێکی دووەکەوتوویە بینم وەکو بەڕێز کاک عەبدوڕەحمانیش ئیشارەتی بەوەدا ئەمە معلومە لای هەموو کەس معلومە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەشکابینەی ڕابردووە سیاسەتێکی ڕوونی بەرامبەر بەم کەرتە نەبووە واتە ئەم کەرتەی بە کەرتێکی وەکو بنیادنەر لە ژەرخانی ئابووریا سیر نەکردەوە کات تا ئاسایشی خۆراشی بەدابین کات تاوەکوی هێزێکی کارکەریشی گەورە هەلی کاری بۆ هیم بکە
لەلایەنش کەشەوە بەڕاستی وەکو کاک عەبدوڕەحمان دیسانەوە گوێم لێ بوو کە ئیشارەتی بەوەدا هەر لەوایە کە بودجەیەکی کەمی بۆ داناوە یعنی بودجەیەکی کەم لە دو هەموو وەزارەتەکان بودجەیەک ماوەتەوە من بە قەناعەتم ئەو بودجەیەش یعنی بە ناچاری دانراوە یعنی وای نەکردو کەم کەرتە پێی ببوژێتەوە ئێمە ئەگەر سەیری زەوی کشتتوکاڵەکانمان بکەین هەرێمی کوردستان من زیاتر بە قسە لەسەر سلێمانی بکەم زار لە 5 ملیۆن دۆنم زەوی هەیە لەم 5 ملیۆن دۆنم زەویە نزیشی 2,900,000 دۆنم زەوی گونجاو بۆ کشتتوکاڵ بەڵام لەمەشە لە سادەی بەراوە لە سەدا 90 زیاتر پشتاوە زەوی پشتاویش ئەو زەوەیە کە بەڕاستی مسۆگەر نیە تیا کشتتوکاڵکردن واتە لە ئەگەر و نەگەرایە بەسراوەتەوە بە ڕێژەی بارانبارین و بە تەفاوتی بارانبارین کە لە چ کاتێکی گونجاو یانە گونجاو ببارێتەوە ینی لە هەموو حاڵەتەکانە جوتیار زامنی ئەوە ناکە کە لە داهاتووە چی دەستەکەوێتەوە کە تۆتە سەر قەدەر بەڕاستی لانیشکەشی یەکێک لەوانە کۆنەکردنەوەی سەرچاوە ئاویەکان واتە سەرچاوەیەکی ئاوی یەکجار زۆرمان هەیە بە بەلاش ئەم سەرچاوە ئاویانە ڕۆن کۆنەکراوەوە کە ئەمەش دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ کەمی بجا گەبێت و بجێکی باشە بواە بۆندێکی زۆر دروست کرایە یاخود بەنداوی بچوک دروستکرا سەرچاوەکان کۆکرانەوە لە داهاتووە لە کاتێکی پێویستە بەکارهێنرایەت و ڕوبەرێکی زیاتری پێکرا بە بەراو لانشکە کێشەیەکی زۆری زەویزار واتە کێشەیەکی یەکجار زۆر کێشەی زەویزارمان هەیە لە بینی جوتیار و جوتیارە لە بینی گوندەکانە لە بینی ناوچەکانە ئەم کێشانەت تراکومی کردووە بەسەریە کاکەوتۆ ئیساڵی 50کان و 60کان و تا ئێستا بە بەردەوامی هەروەها تەجاوزێکی زۆر کراوەتە سەر زەوی کشتتوکاڵی ئێستا منوەکو بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی ئەتوانم بڵێم ئەمە دایانجاریش ئاماڵم حکوومەت هێرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی لە پارێزگاکانی تریشە خاوەنی یەک دۆنم زەوی نیە بیدا بەمەترسینیانی کاکشڵە بێگومان مەترسێکی زۆر گەورەی ئێمە هەموو جارە بەبەر جۆمانادەن کەوا کەرتی کشتتوکاڵوا لەکەن ئەم کەرتە بەدیلی بێتە بەدیلی کەرتینەوت کە ئەبوو بووە بەڕاستی چکەمە چوار تخمە سەرچەکەی کشتتوکاڵمان تیا بەرجەستە ئەمانە یاخود نقصانشکە کە لەم کردە دیسانەوە ئەمانە هەموو بە بجاکرێ بڕۆ هەموو وڵاتانی دنیا بڕۆ میکەنایز کراوە واتە بە ئامێر کراوەکانی بە ئامێرەکرێ ئێمە زۆر بەمان زۆربەی کارە کشتتوکاڵەکان خزمەت گوزار کشتتوکاڵەکەمان کلاسی چیە بەدەست دەکرێ کە ئەمەوە بەرهێن نییە بەڕاستی ناتوانێت ئیمتاجێکی زۆر دا بەس کاکشڵەوە هەستەکریانی ئاراستەی دۆخەکە بەرەوڕووی کشتتوکاڵی یعنی تەنانە دەبینی لە وەزارەتی کشتتوکاڵیش هەوڵی زۆر جدی هەیە بۆی کەرتی کشتتوکاڵ بە تایبەتی لە ماوەی ئەم کابینەیە هەوڵێکی زۆر جدیە بە ئاراستەی کشتتوکاڵ ببوو بەڕاستیەوە لەوەیە قسە بێ گفت بێ ینی ئەوە کردار نییە یعنی خەڵک خۆی واڵێ سیاسەکان واڵێن یعنی کە لە کەرتی نەوتا فەشەلیان هێنا دیسانە با بڕێنەوە سەر کشتتوکاڵ لە بازرگانیا فەشەلیان هێنا با بچینەوە سەر کشتتوکاڵ چکە کشتتوکاڵەکە تیا تخمەکانی تیا بەرجەستەی ئەمانە بەس بەداخەوە بۆ نمونە ئەم ساڵە پێ بڵم ساڵی ئەم ساڵ یەک دینارێک بە وەزارەتی کشتتوکاڵ سەرف نەکراوە ینی دینارێک چییە سەرف نەکراوە بە وەزارەتی کشتتوکاڵ ئێمە سنوکولا لە مانجی سێ و چوارە چی دەغڵودانی خەڵکە خواردی لە ناوچەی شارە زور لە هەڵەبجە دینارێکیان بە سەرف نەکردین ئەم ساڵەکەەوە کاتی چاندنی گەنمە هەندێک شت هەیە ئەمە خەتای وەزارەتیان خەتای ئەنجومەنی وەزیران ئەمە خەتای ئەنجومەنی وەزیران هەر خۆی حکوومەت ناڵێم سیاسەتێکی ڕوونی نییە بەرامبەر بەم کردە دیسانەوە بەستنی کەرتی کشتتوکاڵ یا وەزارەتی کشتتوکاڵ بەستنەوەی بە ڕێنمایەکانی وەزارەتی داراییەوە کە ئەمە ڕۆتینێکی یەکزار زۆری بۆ دروستکردین هەر بۆ نمونە من ئێستا پرۆژەیەکمان تەقدیم کردبوو پاکردنەوەی گەنمی جوتیاران و بۆشیان تعفیر بکەین واتە دەرمانیشی پێ بکەین بینەوە دەستیان چکە دەرمانەکەمان هەبوو لە ناو مەغزەنە من 4 مانگ و 10 ڕۆژ لەمە پێش ئەم پرۆژەیەم تەقدیم کردو تازە مافەقەتیم بۆ هاتۆتەوە 3 ڕۆژ لەمە پێش و کاتەکە بەسەر چوو واتە کشتتوکاڵ مۆسمیە ینی ئێستا جوتیار ئەگەر هەیە بێ پاچشی کردوتە حازرگە وانێ چی بە وشکە چێڵ چۆ دایچەنەوە واتە ئەمە لە وەزارەتی دارایی لەمە تێناگەن ئەبێ لی تێبگەن تۆ کاتی درەوەتەیە ئەبێ پێشوەقت خۆت بۆ حازرکە بێ بجێ بۆ دانی ئەگەر درەوە نەکرد پاژمانجی لە دواوت ناتوانانی کیلۆیە گەنم هەڵبۆچی لە ڕێی وەزارەتەوە ئەم ئاگداریان نادەن بۆ بێگومان نەخێرە ئاگادارانە کراوە بەدایان جاریش حکوومەت ئاگادار کراوەتەوە کە حەقا وەزارەتی کشتتوکاڵ لەبەرەوە وەزارەتیشی مۆسمیە یعنی لە کات و ساتی خۆیان ئەبێ فریاکەوی ئافەیەک پیا بێ ئەبێت تۆ بجەیەک خێرا فریاکەوی نەک ببەستێتەوە بۆ کۆمەڵی ڕێنمایی یاسای وەزارەتی داراییەوە کە وەکو باسم کە زۆر
سینوجیمی لەگەڵاکرێت لەو سەرۆکاتێک مۆسم بەسەرچۆ دو ئەو مافەقەت لەسەر نیوەی کراوە ئەوەش بەکەڵک نایە. ئێستا خەڵکێک لە بەڕێسان پرسێت کە بەڕێوبەری کوشتتوکاڵی سلێمانی هەنی خەڵکی پرسیای لەبێ ینی پشکی کوشتتوکاڵ لە ئابووری هەرێمی کوردستانە چانێکە یا چیانی ئەم پشکیانی ئایا پشکێکی گەورەی بەرەکەوێت یان پشکێکە ینی بەشداریتان کردووە لە بنیادانەوەی ئابووری ئەم هەرێمەیە؟ ئەبوو بەشداریمان پێ بکرێت لە بنیادانی ئابووری هەرێمی کوردستانە. ینی ئابووری هەرێمی کوردستان وەکو ئابووری وڵاتانی خلیز بەس اعتیماد نەکاتە سەر کەرتی نەوت. ئێمە مەسەلەن کەرتی بازرگانیە بەڵە بازرگانی گەشت و گوزاری تا حدێکەیە، بەڵام ئەبوو لە کەرتی نەوتیش و لە کەرتەکانی تریش کوشتتوکاڵ زیاتر ئەوە باسێکم ینی ئەم چوار توخمە لە کەم وڵاتی دنیا هەر چواری بەیەکەوە هەیە، خاچێکی زۆر، ئاوێکی باش، دوو کەش و هەوایکی گونجاو، ئەیدیعامیل و هێزێکی زانستی زۆر کە دەزان کۆی دەکۆلێژ و پەیمانگای کوشتتوکاڵیەیە کە بە ساڵانە بە لێشاو دەرسوانی ئەمانە دەرەچێنە هیچ ئیشێکی نییە. ئەنجا لایەنشکەشەوە مەسەلەن بۆ نمونە تەسەوەرکە لە ڕۆژانی ڕابردووە ئێمە یەک تەکلیفمان لە ڕێیسی وزەرا هەبوو، یعنی تەسەوەرکە داوامان لێ کردو لە بەڕێز کاگنێتیڤان بارزانی کە مەساحێکمان بۆ تایم بکە بۆ شوێنێک، ینی کەرتا هەر بە ئەندازاری کوشتتوکاڵی و هەر بە جوتیا بەڕێوە ناچێت، پێویستە بە ڕیپیۆکارە، پێویستت بە شۆفێرە، پێویستت بە کارگوزارە، پێویستت بە باخەوانە. ئێستا دایان ئێمە هەر شەتڵگامان هەیە لە سلێمانی، باخەوانمان نەماوە بەڕێوەی بەرێ، قوربان حرەسمان نەماوە، ئۆتۆمبیلمان نییە، هاتوچۆ بۆ فەرمانبەرانشکە ئەگەر لە ئیگمی بێ، ینی بودجەمان نییە کەوا بێت و نەمام و شەتڵی پێ ئینتاجکەین و کە هاوڵاتیان کەڵکی لێوەربگرن. یان ناڵێم لە کۆمەڵش یا ساڕێنمایی گەلێکی یەکجار زۆر لە ناو وەزارەتی کوشتتوکاڵە سەر ڕای هەمووشیان لە حەزەکەم بە شتێکش بە سەراحەت بڵێم نەبوونی دەسەڵات، ینی چی وەزیرەکان بە بەڕێز وەزیری خۆشمانەوە بەڕێز کە عەبدولستاریشەوە حەت چی وەزارەتی وەزیرە کاتۆ هەموو دەسەڵاتوینەکانی کۆکردوتە لە ناو وەزارەتە، واتە حکمێکی لا مەرکەزی نەنواندووە تاوەکو من بۆ کتابێک ینی دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتیەکان، ینی هەستەکەی دەسەڵاتێکی کەمە، حەد دەسەڵاتێکی یەکجار کەمە. بۆت باسکەم چییە؟ پێم بخێتە دوای پێشنیارەکانەوە بەس ئەچمە لای بەڕێز عەبدوڕەحمان عەلی. کاک عەبدوڕەحمان پێم خۆش ینی زیاتر ینی ویستە ئامارێک بڵێ دوای ئەوەش ینی قسەکانە چیە لە قسەکانی کاک شاڵاو، ئایا هاوڕای لەگەڵ ینی بەم شێوە ینی کەرتی کوشتتوکاڵ بەرەو ئاڕاستەیەکی تا ئێستا باش نەچووە؟ بەڵێ من ئامارەکە دووە باسەکەم دیارە لە ساڵی 2004ەوە بۆ 2014 لە ماوەی ئەم دە ساڵە تەنها بەربوومی کوشتتوکاڵی سەوزە و میوە لە وڵاتانی دەوروبەر بای 7 ملیار و 139 ملیۆن دلار سەوزە و میوە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە کە ئەم ڕێژەیە لە 185 لە وڵاتەکانی ئێران و تورکیاوەیە کە بە بڕوای من ئەگەر 2 ملیار دەو پارەیە کە چوەتە دەرەوە بۆ کڕینی سەوزە و میوە و هاوردەی هەرێمی کوردستان کراوە خەرج بکرایە بۆ بژانەوەی کەرتی کوشتتوکاڵ، ئەوە ئێستا ئێمە وڵاتێک بووین هەناردەمان هەبوو نەک بەداخەوە تا ئێستش هاوردەمان هەبێت. ساڵی ڕابردوو کە ساڵی 2016 کات لەگەڵەوەی ئێمە بەربوومی کوشتتوکاڵیمان زۆر هەبووە چونکە ئەم بەربوومی کوشتتوکاڵەکانمان زیاتر وەرزی بووە لە هاوینە هەبووە کەچی بەو شێوەیەش هێشتا بەپێی ئاماری دەستەی ئاماری هەرێم لە ڕاستیدا لە 182 پێداویستیە کوشتتوکاڵیەکانمان لە سەوزە و میوە لە دەرەوە هاوردەمان کردووە. واتە وەزارەتی کوشتتوکاڵ یا هەرێمی کوردستان تەنها توانیوەتی لە 118 پێداویستی کوشتتوکاڵ و بەربوومی کوشتتوکاڵی بۆ هاوڵاتیان دابین بکات و پێم خۆشە دووسێ خاڵیکە باز بکەم لەسەر ئەوەی کە نەک کوشتتوکاڵ نەزەوی کوشتتوکاڵی ئەهمیەتی نییە لای حکومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵا لە ساڵانی ڕابردوو تا ئێستا. من باسی ئەوم کرد وتم ئێمە 6 ملیۆن زیاتر دۆنم زەویمان هەیە کە بۆ کوشتتوکاڵکردن بەکاردێ. بەداخەوە لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردووە 1 ملیۆن و 651,000 دۆنم و 151 دۆنم زەوی کوشتتوکاڵی لە باشترین زەویە کوشتتوکاڵیەکان ئەمانە هەمووی زیادەڕۆیان کراوەتە سەر یاخود بەکارهێنراون بۆ فراوانبوونی سنووری شار و شارۆچکە و ئۆردوگاکان کە ئەمە لە دنیا شتیوانە بووە. لە وڵاتانی دنیا دێن زەویە بەردەڵانەکان پاک ئەکەنەوە بەردەکان بربژێریەکان، بەڵام ئێمە هاتین بەدەستی خۆمان لە 124.8 کە ئەو ڕێژەیە پێم وتی ئەو ڕێژەیە لە 124.8 زەوی بە
دروستەکانی هەرێمی کوردستان بەکارهێنان بۆ فراوانکردنی ڕووبەری شار و شارۆچەکان لەوە خراپتر ئەوەیە لە ڕاستیدا وەکووتمان بجەیەکی زۆر کەم دیاری کراوە وەزارەتی کشتتوکاڵ یا هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بەوەیە کە تۆ 757 ملیار دینار دابین بکەیت بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا بەڵام بەداخەوە هیچ ساڵێک 100 ملیار دابین نەکراوە من پێم خۆشە باسیەوە کەم لە ساڵی 2015 23 ملیار دابینکران نیوەی خەرج کرا لە ساڵی 2016 90 ملیار و نیو دابین کرا ئەوەی من ئاگادار بم تا یەکی پێنجیش یەک دیناری سرف نەکراوە کاکشاڵا بۆ خۆی ئاماژەی بۆ کرد کە ئەم ساڵ یەک دینار خەرج نەکراوە من زۆر زیاتر بە ئیزافەتەن بە قسەکان ینی پێم خۆشە ساڵ ئێمەکو لیژنەی کشتتوکاڵی سەردانی چەند ناوچەیەکمان کرد باش کاک عەبدوڕەحمان ینی پێشتیش بەڕێز وەزیری کشتتوکاڵ ینی ئەم قسەی کردووە ینی هەر ینی هۆکارەکان ناوخۆیی نین قسەش لەسەرەکە یان تورکیا و ینی ئێرانیش قبول ناکەن هەرێمی کوردستان بگاتە حاڵی خۆبژێوی ئابووری ڕاچیە لەسەر ئەم قسەیە لە سەدا سەد قسەکە وایە من دڵنیام لەوەی کە نە تورکیا نە ئێران نە هیچ وڵاتێکی کەیش لە ڕاستیدا پێی خۆش نییە تۆ خاوەنی ئەوەندە بەروبوومی کشتتوکاڵی خۆت و بەروومەکانی کەبیت و تەنانەت شمەک و کاڵای تریش کە ڕۆژانەیە بەکارێنین ئەوان پێیان خۆش نییە تۆ خاوەنی بەرهەمی خۆت بیت و پێویست بە بەروبوومی دەرەوە نەبێت من بەڵام ئەبێ بیرەوە بکەینەوە بۆچی لە تورکیا لە ئێران کەرتی کشتتوکاڵ بۆ شێوازە پێشکەوتووە من یەک نمونە بۆ جەنابەت باس بکەم ئەگەر بین جیاوازیەک لە بینی مەریوان و پێنجێنا بکەین کە باشماخیان بینە بۆچی کەرتی کشتتوکاڵ لە شارێکی وەکو مەریوانە لە سەدا 67 بۆ 70 پێشکەوتووە بەڵام لە پێنجێنا کە چارەکی بینمان هەیە لەگەڵ مەریوانە بۆچی لە سەدا سیانسە کەرتی کشتتوکاڵ گەشەی کردووە ئەمە گرفتەکەیە بۆیە لە ڕاستیدا ئەگەرمانەوێت ئێمە سێکتەری کشتتوکاڵ ببژێنینەوە دووسێ شت هەیە ئەبێ زۆر بەجددی کاری لەسەر بکەین یەکەمیان جوتیار بکەینە سنتەری کارکردن واتە وەزارەتی کشتتوکاڵ جوتیار بکاتە سنتەری خۆی و هەروەها هەتاوەکو گرنگی تەواو بە جوتیار و بە کشتتوکاڵکردن نەدرێت لە ڕاستیان ناتوانین باسی پێشکەوتنی کەرتی کشتتوکاڵ بکەین لە هەمووشی گرنگتر ئەوەیە خاکی بەپیتت هەبێ ئاوت هەبێت کەشی باشت هەبێت دەستی کاری باششت هەبێت ئامێری تەکنەلۆژیاشت هەبێت لە هەمووی گرنگتر ئەماناوەیە بە بازارکردنت هەبێ بە بەرومی جوتیاران یەکێ لە گرفتە هەرە گەورەکان کە جوتیارانی ئێمە گیرۆدە بوون بەدەست بەرهەمەکانیانەوە ئەوەیە نەتوانراوە لە هەرێمی کوردستاندا بازارێک دروست بکەین بۆ ساکردنەوەی بەرومەکانیان ئەمە وای کردووە جوتیاری کورد نائومێ دەکات من یەک داتا بۆ جەنابەت باس بکەم لەسەر گەنم لە ساڵی 2009 لە هەرێمی کوردستاندا پێم خۆش دواتری ئەمە وڵات بە دڵنیایی قسە لەسەر داتاکانی بەڕێز دەکەین کاک شەڵاو پێم خۆش ینی لەو دەسەڵاتانەوە قسە بکەی کە پێشتر باس کرد ینی چی بکرێ بۆ هەموارکردنی ئەم دەسەڵاتانە و چی بکرێ بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەمە یەکێکە وەکو لە هینەکانیان لە کەم تەرخەمەکان کە لە ناو وەزارەتی کشتتوکاڵی خۆمان هەیە یعنی ئەوەی کەوا عەبدوڕەحمان هەندێکی باس کرد لە دێمە سەرەوەش کە باسیکەم یەکێکە لە خاڵەکانیان لە خاڵە زعیفەکان کە پەیوەندی بە وەزارەتی کشتتوکاڵی خۆمانەوە هەیە وەک باسم کرد لە هەشکابینی پێشوو چەند وەزیر گۆڕدرابێ هاتووە سەر تاپای دەسەڵاتەکانی کۆ کردوتەوە لە مەرکەز واتە کوی کردوونەتەوە لەژێر دەستی خۆیە و لەژێر دەستی ئەو هەشت بەڕێوەبەرایەتێک گشتیە فەنی کە لە ناو وەزارەتە هەیە کە ئیشە مەیدانیەکەش ئەم پێنج بەڕێوەبەرایەتێک گشتی دەرەوەیکەن کە هەولێر و دهۆک و سلێمانی و گەرمیان و هەڵەبجەیە ئەمە ئیشە مەیدانیەکە کە لەسەر ئەرزی واقع ئەوانی کە تەنها کار و فەرمان لەوەی هەندێک دەربکەن ئەمە وای کردو ئەم دەسەڵاتانەی کە بەڕێبەرە گشتی پارێزگاکان کەم بۆتەوە ڕۆتینێکی یەکجارنمونەیەکت پێ بڵم بۆ بچووکترین پرۆژە ئێستا یەکێک بێ پرۆژەیەکی گاوداری لە سلێمانی لەو عریزەوە کە تەقدیم بە منیەکە تاوەکو ئەو ڕۆژەی کە مۆڵەتی پێدەن زیاد لە 8 مانگ تا ساڵێکی پێچی ئەمە لێرە بۆوێ لەوێ بۆوێ بۆ ناو وەزارە لە ناو وەزارە بۆ بەڕێبەراتی گشتی بەیتەرنی سامانی ئاژەڵ دیسانە بۆ زەویزا بەڕێبەراتی گشتی زەویزاری ئەنی کۆمەڵێ شوێنیەوە یەکێ بێ گرێبەستێکی کشتتوکاڵی لەسەر جوتیارە بکەین کە هیچ کێشەیەکی نەبێ لانی کەم 4 مانگ تا 5 مانگیەوە کە ئەمە لە شوێنان لە وڵاتانی تر بەڕاستی لە 24 ساعاتە لە 48 ساعاتە لە ماوەی هەفتەیەکە کۆتایی پێدێ ئەم کۆکردنەوە ئەم دەسەڵاتان ئێستا لە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی ئێمە دەسەڵاتی هاوردەکردن یەک تەبەقەیەکەمان نێ دەسەڵاتی گرێبەستی کشتتوکاڵی یەک دۆنمبان نێ بۆ کەسیشکەین دەسەڵاتمان نێ مۆڵەتێ بدەین بە دەوازینێک
دەسەڵاتمان نیە مۆڵەتێ بدەین بە باغدارم، دەسەڵاتمان نییە مۆڵەتێ بدەین بە زووتارێک بیرێک لێ بات، دەسەڵاتی هاوردەکردنی جوانەگایەک یاخود مەڕێک بزنێک شتێکمان نیە لە دەرەوە هەموو دەسەڵاتەکان ڕاتەوە ناو ینی زۆر جار بەخراپ کەڵکی لێ وەرگیراوە بۆ نمونە لەلایەن زەنی بەڵێ بۆ ئاشکرێ دابشکردنی زەوی بۆ نمونە گۆڕینی ینی باری زەوی لە ینی بۆ پرۆژەی سەکەنی ئەمە خراپ کەڵکی وەرنەگیراوە بەهانەیەکە توانندرێ باسکرێ وەکو بەهانەیەک بهێنرێتەوە بەڵام لە هەمان کاتە لە پارێزگاکەیە ئەو کەسێک کە ئەوێ بەڕێوابە دەستی نەزاها بەسەرێوەیەتی دیعای عام مراقیبێتی ئەندامانی پەرلەمان مراقیبە بەسەرەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا مراقیبە بەسەرەوە پارێزگا خۆی مراقیبە بەسەرەوە ینی کۆمەڵێک شوێنی کە چاودێری دارایی مراقیبە بەسەرەوە ینی ئەم هەموو فلتەرە بە هەمان شێوە ئەوەی لە ناو وەزارەتی شایە هەر هەمان شخصەوە هەمان شخصی بەفعلی بەڕستان ینی وەک لە پێشکی بەرنامەشا باس کرد ینی سلێمانی ناوچێکی بەپیت و فراوانە و بەڕێستان بەڕێوبەری کوشتتوکاڵی سلێمانیت ناوچێکی فراوانی کوشتتوکاڵی لەژێر ینی دەسەڵاتی ئەوەیە وەکو بەڕێوەتی کوشتتوکاڵی سلێمانی ینی پێشنیار چیە چی بکرێ بۆی کەرتی کوشتتوکاڵ ینی ببێت بە ینی سەرچاوێکی سەرکی بۆ بەرەمێنانی ینی بۆ ینی گەڕی ئابووری هەرێمی کوردستان یەکەمینیانەوەیە حکوومەتی هەرێم تێبگەێنرێ یاخود تێبگات حکوومەتی هەرێم بەگشتی وەکو حکوومەت کە لە گرنگجی کەرتی کوشتتوکاڵ تێبگا کە ئەم کەرتە خەڵکێکی زۆر ئەتوانێت کاری تێبکە واتوانی ئەم زەویەکە وەکو معمەل وەکو کارگە وایە دائیمە بەرهەمی تیابێنین و دومیشت ئەوەش بە چێ بێ بەوا بێ کە ڕێژێکی باش لە بجێ هەرێمی کوردستان کە ساڵانی پێشوو بەداخەوە ئێستا هەر هیچ نییە ئەوەی بۆ دابیندرێ ئەمانە دو ئەوەی کەوتۆتە سەر ئەوەی لە ناو وەزارەتی کوشتتوکاڵەوەکو باسم کە دیسانەوە یاسا و ڕێسەکانی وەزارەتی کوشتتوکاڵ نەبەسرێتەوە بە وەزارەتی داراییەوە لە هەمان کاتیشا ئەم دەسەڵاتانە دابش کرێ بەسەر هەموو ئەو خەڵکانی کە لە ناو کەرتە لە پلە جیاوازەکانە ئیشەکەن بۆ کەمکردنەوەی ڕۆتین بەڵام لەسەر و هەموو شتێکی شەوەکو کابدوڕەحمان باسی کرد کە تۆ بەرهەمی چێکزار زۆری شتە بێمانە پێویستت بەوەیە بازاڕی بۆ بدۆزیتەوە بازار لەسەر تەنها ئەچی وەزارەتی کوشتتوکاڵ نییە ئەرچی وەزارەتی بازرگانیە ئەرچی ژووری بازرگانیە ئەرچی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمە لە وڵاتانی دەرەوە ئەچی کۆمەڵی لایەنی ترە یعنی هەر بە تەنیا وەزارەتی کوشتتوکاڵ نەکەوە وەزارەتی کوشتتوکاڵ لەوەیە لەسەر چەندێتی و چۆنێتی بەرهەم ئەرچی بێ کارە هەری سەرچەکەیەوە بێ بەڵام لە هەمان کاتیشا دیسانەوە وەکو باسماکە دابیم کرێ سلێمانی توانێت چی بکەنی کوشتتوکاڵی ئەمە گەردابیم کرێ بەڕاستی بن پێم وایە ئێستا تام دقیقەیەکەوە قساکەین بەیەکەوە پێم وابێ کوشتتوکاڵ چوار قۆناغی هەیە قۆناغێکی هەیە پوکانەوەیە قۆناغێکی هەیە بژانەوەیە قۆناغی گەشەکردنە دواوە قۆناغێکیکە پێشکەوتنە زۆربەی وڵاتانی تر کەوتونەتە قۆناغی پێشکەوتنەوە هەندێکیان لە گەشەکردنە بەڵام ئێمە تا ئەم ساتە وەختە قسەی لەکەین لە قۆناغی بژانەوەیان پێم وابێت لە قۆناغی بژانەوە ئەترازێ و ئەچێتە قۆناغی گەشەکردنەوە واتە ئەکاتە ئەوەی کە لانی کەم هاوردا لە دەرەوە کەم بکرێتەوە بەرهەمی ناوخۆ گرنگجی پێ بدرێت بۆ ئاسایشی خۆراک تا حدێک دابیم کرێ وەکو ئەوەی کە ئێستا پرسیارێکە لە بەڕێز کابدوڕەحمانی شت کرد بۆ نمونە و داتانی کە جەنابی داتایشکە لەسەر چەندی وت لەسەر سەوزە و میوە ئەوەنەش پارە ڕۆشتۆتە دەرێ بۆ بەرهەمە ئاژەڵیەکان بۆ پەنیر و بۆ شیر و بۆ گۆشت و بۆ هەموو بەرهەمەکانی تر ئەوەی تر ڕۆشتۆتە وڵاتان بە تایبەتی دووڵاتی تورکیا و ئێران با ئێمە شتێک بوون ئەوەی کە پرسیارێکە لە بەڕێز کابدوڕەحمان کرد ئایا دوو دەوڵەتی دراوسی زەبەلاح لە کوشتتوکاڵەکات بەشیان زۆر ئیستەقراریان کردووە بەڵێ بێگومانەوەنە حەز ناکرد بەڵام ئیرادەی ئێمە چییە من نەوەتەکان یەتە بیرم لە ڕێکخراوی فاو بووین ئەوسا سلێمانی خاوەنی سی تا چل دەواجم بوو سی کێڵگەی پەلەوەری هەبوو زیاتری نەبوو ئەوانەی تری لە ساڵان ڕابردووە بە ڕێژەی دانیشتوانشی کەم ڕێژەی دانیشتوان خۆ دەقات زیادی نەکردووە ڕێژەی دانیشتوان لەوەیە لە سەدا دە زیادی کردبێ لە سا 15 زیادی کردبێ خۆ نەچۆ لە سا 100 زیادی کردبێ ڕێژەی دانیشتوان باشە لەگەڵەوەشاوە بەڵام ئێستا خاوەنی 670 پرۆژەیە ئەو پرۆژانش هەر خۆشمان دامامەزراندووە ئێرانیش پێی خۆش نەبوو تورکیاش پێی خۆش نەبوو و وای لێ هاتووە ئەتوانم بڵێم لە 185 گۆشتی ناوخۆ لە ناوخوا دابینەکەی مریشک بۆ بەرهەمی هەندێشتی تریشە لە ناوخوا توانە هەیە کە دابینیکەن ئێستا کارگە علەفمان هەیە لە ناوخوا هەش کارگە علەفەیە شەشیان بڵین ئەکتیڤە ئێستا لە ئیشایە ئەوانە کاکشەڵا زۆر باشە گرنگترین پرۆژە و پرۆژەی ستراتیژی بۆ سلێمانی بی لەم قۆناغەیە چییە؟
پرۆژی استراتیژی بەڕاستیە بێ لەگەڵ سلێمانیا بگونجێ واتە لەگەڵ ئەگەر فۆکەسێ بخیتە سەر سلێمانی سلێمانی بە چی شتێک ئەتوانێ هیمکار من پێم وابێت لە هەردوو بواری هەر لە دووباری نەباتی و حیوانیشە سلێمانی توانای ئەوەی هەیە کە ئەگەر بێت و حکوومەت داعمی بکە و دەستی بگرێ توانای خۆبژێوی ناوخۆی پێیابێت لە زۆربەی بەرامە برنجی لێ دەرپچێ باش ئەوە قورسە ینی حکوومەت هەرێمی کوردستان من ینی تەنە لە چاپێکوتێکی بەڕێبەری بەشی پلاندانانی ینی بەڕێبراتەکەی ئەوەیە زۆر بەڕوونی باسیۆگر و سلێمانی ئەکرێت بێتە سەرچاوە بۆ هەموو هەرێمی کوردستان ینی دەشتای سلێمانی ئەوەندا زۆر و بەپیت ئەکرێت بێتە سەرچاو بۆ هەموو هەرێمی کوردستان ئایا دەعبی ینی حکمی ئەوەندە قورسە ئەوە نەتوان ئەمە جێبەجێ بکەن ئێمە گرنگ ئەوەیە قەنەعەت بەوام بکەین قەنەعەت بە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم بکەین کا گرنگجی بەم کەرتە بدا ئەگە بەڵێ ئەگەر نەتوانین قەنەعەتیان پێ بکەین یاخۆ ئەوان نەتوانن کلی تێ بگەن و استجابیان هەبێ بەڵێ زۆر گرانە یعنی هەر وەکو ئێستا حاڵی حاضر چۆنە ڕوا بەڕێوە ئێستا چۆن بۆمباسکەی استراتیژیتانەیە بێگومان پلان هەیە وەکو پلان هەمانە بەڵام پلان بەچێ پلان بە پێ دامێکی حکوومەت و بەبێ بجە و بەبێ پارە بەڕێوە ناچێ ئەبێ بخێنە سەر ڕەفەکان و هەڵیگرین ئەمە هەمووی بڵێ ینی سەر تاپای ئەچێتە باری ڕەخنەوە قسەکانی من بۆ چونکە حکوومەت ئەبێ سیاسەتی خۆی بۆڕە بۆ هەموو دامە گەورە هات بۆ کەرتینەوت کەوا و کارە ساتانشمان بەسەرا لەسەرەوە و موچەی هاوڵاتیان لەسەر کەتی نەوت قسایی بۆکرا بۆ دەردەچێت پێم خۆشە بۆ بەڕاستی جەروان نابوو پێم خۆشە بۆچوونی بەڕستام زانم کاگە عەبدوڕەحمان ینی چی بکرێ ینی بۆی کەرتی کوشتتوکاڵ بە ئاراستەیەکی دروستە هەنگاو بنێ وڵا لە هەمووی گرنگتر لە ڕاستیدا گرنگترین خاڵ بەلای منەوە و ئەوەیشی کە لەگەڵ جوتیارانە قسەمان کردووە لە گرفتەکانیان تێگەیشتوین جوتیارانی هەرێمی کوردستان گرنگترین شت بەلایەنەوە یا گرنگترین خاڵ بەلایەنەوە بە بازارکردن و ساغبوونەوەی بەروبوومەکانیانە چونکە بەداخەوە لەم 1-2 ساڵەدا بە حکمی ئەوەی قەیرانێکی دارایی لە هەرێمی کوردستانە دروست بوو تقریبان ڕێژەیەکی باش خەڵکی ڕووی کردەوە گوندەکانی خۆیان و دەستیان کرد بە خێڵاندنی زەوی و باخەکانی خۆیان ئەمە وای کرد بەرهەم زیادی کرد بەڵام لەگەڵ زیادکردنی بەرهەمی ئەوانە ساغنەبوونەوەی بەروبوومەکانیان وای لێکردن لە ڕاستیدا ناومێد بن یعنی من ڕەنگە دەیان ڤیدیۆ و وەصل و شتی لە بابەتانەیان بۆ نردوم کە جوتیار تەماتەکەی لێ نەکردوێتەوە یاخود فڕی داوە ڕشتوێتی بیبەرەکەی خەیارەکەی میوەکانی تری ئەمە یا نادوێتی بۆ ئالوەکە کاتێک کە ڕۆشتوێتەوە دینارێکی بۆ عنی من وەصلم لایە جوتیار هەیە 3,000 دیناری لەم پارەیە بۆ ماوەتەوە لە پیکابێک تەماتایە لە پیکابێک باینجان و بیبەرە ئەمە واکات ئەم جوتیارە ئەتۆرێنێ لە کشتتوکاڵکردن و ئەشیتۆرێنێ تەنانەت لە زەویەکەی خۆشی و بیر لەوەش ناکاتەوە جارێککە دەست بێتەوە بۆ کشتتوکاڵکردن و پەنابێتەوە بۆ کشتتوکاڵکردن بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان گەرەکێتی لە ڕاستیدا ئەبێت کشتتوکاڵکردنە بکرێتە خەمێکی هەمومان و بکرێتە سێکتەرێکی گرنگ بۆ کۆکردنەوەی سەرچاوی داهات لە هەرێمی کوردستاندا من حەزم کرد داتایەکت پێ بکەم کە باسی بە بازارکردنم کرد لە ساڵی 2009 هەموو هەرێمی کوردستان تەنها 218,000 تەن گەنممان هەبووە بۆچی لەبەرەوە لەو کاتە حکومەت نەیەکڕیەوە بەڵام لەم ساڵانەی دواییە حکومەتی عێراقی ئەویش تەمەن حکومەتی هەرێمنا حکومەتی عێراقی بە بازارکردن یاخود ئەو گەنمەی لە جوتیاران ئەکڕیەوە هەرچەندە پارەی جوتیاران زۆر دواکەوتوی ساڵەکانی تر بەڵام ئەگەر بەراوردێکی لەگەڵ ساڵی 2015 لە ساڵی 2015 بەروبوومی گەنم لە هەرێمی کوردستاندا واتە بەرهەمی جوتیارانی خۆمان لە بواری دانەوێڵە و گەنمە لە 912,000 تن تێپەڕی ئانی بەراوردی کە 912,000 تن لەکوێ 218,000 تن لەکوێ واتە نزیکەی 4 ئەوەندە بەرهەمی گەنم کەمی کرد هۆکارەکەشی تەنها و تەنها بە بازارکردن بۆی ناخۆ زەویەکان ڕەنگە 2009 زەوی زیاترمانەوە بێت و کەمتر زەوی بەها دەرچوو بێت بۆیە ئێمە ئەگەر ئەمانەوێت کەرتی کوشتتوکاڵ بژێنینەوە لە ڕاستیدا ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە بە هەند وەربگرێت زۆر بەداخەوە پێم خۆش گیان زۆر باش ینی من وەکو لە کاکشاڵاویشم پرسی ئایا بۆ نمونە هەرێمی کوردستان چەند ینی پارەیە بتوانێت بۆ نمونە
کەرتی کشتتوکاڵی ینی پێ بژێنێتەوە یان بتوانێت دامی کەرتی کشتتوکاڵی دامی جوتیاران بکە ئایا هیچ پلانێکی ئەواتە ینی هیچ ئامارێکتان لەو بارەوە لایە؟ هەرێمی کوردستان پێویستی ساڵانە بە 757 ملیار دینار هەیە بۆ ئەوەی سێکتەری کشتتوکاڵ ببژێنینەوە بۆ ئەوەی بتوانین لە کات و ساتی خۆیان پێداویستیەکانی کشتتوکاڵکردن لە پەیینی کیمیاوی لە دەرمانی قڕکرد لە تۆ لە ڕاستیدا بدەین بە جوتیارانی خۆمان بەڵام بەداخەوە هیچ ساڵێک لەو ساڵانەشی کە پارەیەکی خەیاڵی لە کوردستان هەبووە لە عێراقەوە هاتووە 100 ملیار دینار سەرف نەکراوە بۆیە کە تۆ نەتوانیت بودجەیەک بۆ کەرتی کشتتوکاڵ دابینکەی لە ڕاستیە تۆ ناتوانانی یانی تۆ بیرکەرەوە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە وڵاتی پیشەسازیشن لە 120 بۆ 30 بجێ وڵاتە بۆ سێکتەری کشتتوکاڵە وڵاتێکی وەکو ئەمریکا ئوسترالیا وڵاتەکانی کە لانی کەم ئەمانە بجێ وڵاتەکە لە سەدادیان بۆ سێکتەری کشتتوکاڵ تەرخان کردووە لە دنیا نەبووە تۆ بێت 1.8 تەرخان بکەیت بۆ کەرتی کشتتوکاڵ و ئاو چاوەڕێی ئەوەش بکەیت کەرتی کشتتوکاڵ ببژێتەوە چاوەڕێی ئەوە بکەیت دانیشتوانی هەرێمی کوردستان سەرچاوی بەروبی کشتتوکاڵی خۆیان بەسن کۆتا پرسیاری خۆمەکەم شێوازە بجەکەم دابینکەین لە ڕاستی لە چامان لە وڵاتانی دەرەوە بێ کۆتا پرسیاری خۆمەکەم بەس ئەگە لەمای لە یەک خولەکە وەڵام بیتەوە سپاس دەکەم گرنگترین ئەرکی ئەنجومەنی وەزیران کێسا لە ستا پەنجای کۆی ینی داهاتی نەوتی خۆی لە دەستداوە لە سا پەنجای داهاتی لە دەستداوە گرنگترین ئەرکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چییە کە بەجێ بێن بەرامبەر بە کەرتی کشتتوکاڵ بەس بە کورتی لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەنجومەنی وەزیران چارەکی ئەوەندەی ئیحتیمامی بەنەوتدا چارەکی ئەوەش ئیحتیمام بە کەرتی کشتتوکاڵ بە گەشتیاری بە بازرگانی بدا لە ڕاستیدا هەرێمی کوردستان هەرگیزا و هەرگیز نەئەکەوتە قەیرانێکی قوڵی دارایی بەو شێوازەوە کە ئێستا هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەم موچەخۆران تووشی دەیان تەنگەژە و قەیران و گرفت و کێشە و تەنانەت کێشەی کۆمەڵایەتیش بوون بۆیە ئێمە لێشمان تێک نەچێت بەداخەوە دێڵێم سنووقێکمان لە پەرلەمانی کوردستانە کە پێوتێ سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی گازیەکان کاتی خۆی کە ئەو سندوقەمان بە یاسادانا لە ڕاستیدا لە خاڵێکە جێمان کردەوە کە پێویستە بەشێک لە داهاتی ئەو سندوقا بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵ تەرخان بکرێت بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزیران لەوەیشا کەم تەرخەم و ئیهمالی کرد نەسوقەکە دامەزرا نەک پارێشی بۆ سێکتەری کشتتوکاڵ و ئاو دابین کرد بەڵێ سپاس بەڕێز کاک عەبدوڕەحمان عەلی کاک شەڵاو پێم خۆشە هەمان پرسیارش لەوە ڕێستان بکەم ینی ئێستا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە دڵنیایی و وەزارەتی کشتتوکاڵ گلەیەکی زۆرتان هەیە لەبەر کەمی بودجە و لەبەرەوە کارای بەڕێستان باستان کرد گرنگترین ئەرکی خۆی لەم دۆخەیە کە ئەنجومەنی وەزیران بەجێبێنێت چییە بەس بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم وەکو باسمان کرد یەکەم شتی بەس لەم کاتا پێمانەیە بتوانێەوە بکە تەرخانکردنی بودجێکی شیاوە کەلانی کەم لەگەڵ ئەم کەرتی ئێمە بگونجێ وەکو کابراحمانی باسی کرد ئەو بودجەیە تقریبان ئەتوانم بڵێم ئەگەر بۆ ماوەی 15 ساڵ لەسەر یەک ئەوە بەردەوام بێ ئەتوانی کەرتی کشتتوکاڵ ببژێنەوە بەڕاستی ڕاکێشانی دەستی وەبەرهێنی دەرەوەیە ئەویش بە پێدانی دڵنیایی تەمیناتە کە پیان کاتێککە بەرهەمیان دروست وسکەت لە هەموو کەرتەکانە وەبەرهێن لە دەرەوە هێنراوەتە ناو کەرتەکانە مەسەن لە بازرگانیا هاتووە لە بینە ئینشاعاتە هاتووە لە گەشت و گوزارە هاتووە لە نەوتا هاتووە بەڵام لە کەرتی کشتتوکاڵە غایبە بۆ چکام کەرتە تۆزێ ترسناکە واتە پێویستی بە جەوێکی ئامنی سیاسی و وڵاتێکی ئامین هەیە لەگەڵ ئەوەشە ئەوە نییە ینی خێرا قازانز ناکە ئەبێت لە مانگی دە 11 دایچێنە لە مانگی 1970 بەرەمەکەی وەرگێتەوە ئەو دومین پێویستی بە دڵنیایی و تەمیناتێکە کە حکوومەت بتوانێت ئەو تەمیناتە دروستکات لە ناو کەرتی کشتتوکاڵە بۆی لە داهاتوە بەرهەمەکەی بۆ ساقاتەوە کەواتە کەی بوو یاخوداگە تووشی ئافەیەک یاخو کارەساتێکی نەخوازراو بوو حکوومەت بسێتە ژێرباری ئەوەیە کە هەندێکی بۆ ئیم بکات لەبەرەوە من پێم وابێ حکوومەتی هەرێم بە تەواوی ئەگە بێت و بیر لەم کەرتە بکاتەوە جینا هیچی کەم نییە لە عەقڵی زانستی و لە خەڵکی پسپۆڕ و زانا و وەکو باسیشمان کرد لە ئاو خاک و کەش و هەوا هەموو شتێکەیە و خەڵکێکی شەیەکە حەزی لێ ئەتوانێت درستی کاتەوە شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی و بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەژەکان.
نرخی هەفتەی دۆلار هەفتەیەکی خراپ بۆ نرخی دۆلار بوو دابەزینی بەخۆ بینی سەرتا باکردنەوە لە 125,500 دەستی پێکرد و هاوکات بە 126,200 بازاڕی بەجێهێشت. نرخی دۆلار ڕۆژی شەممە بە 126,100 دینار بەرامبەر بە 100 دلاری ئەمریکی دەستی پێکرد. ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی یەکسان و بە 125,950 دابەزینی بەخۆ بینی. و نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بەرامبەر 1 دلاری ئەمریکی واتە 119,000 بەرامبەر بە 100 دلاری ئەمریکی. خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە 179,426,564 دلار بووە. ڕۆژی دووشەممە ڕۆژی دووشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 125,900 بووە. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار باس لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە 161,772,579 دلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەممە و ناوەڕاستی هەفتە. ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 125,875 بووە. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 161,856,286 دلار بووە. ڕۆژی چوارشەممە نرخی دۆلار زیاتر دابەزیەوە بۆ 125,825 دینار بەرامبەر بە 100 دلاری ئەمریکی. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 141,154,530 دلار بووە. ئەچینە کۆتا ڕۆژی هەفتە و ڕۆژی پێنجشەممە نرخی 100 دلاری ئەمریکی 125,700 دینار بووە. 125,700 دینار بۆ نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار بە 132,980,590 دلار بووە. واتە نرخی دۆلار بە 125,700 بازاڕی بەجێهێشتووە. ئەمە دەرخسەی هەفتەی نرخی دۆلار بوو. پێشبینیەکانی ئەم هەفتەیەمان تایبەتە بە راپۆرتی ئاژانسی وزەی نێودەوڵەتی راپۆرتێکی گرنگی بۆ ساڵی 2007 بڵاو کردەوە تێدا پێشبینی ئەوە کات جیهان پشت لە نەوت و خەڵوزەکات و ڕووە و سەرچاوی وزەی خاوێن هەنگاوێ لە وێنەی وزەی خۆر و باو جۆرەکانی تری. بنەمەکانی پێشبینی بۆ وزەی جیهانی ساڵی 2007 بۆ 2040 بە شێوەیەکی گشتی ئاژانسی وزەی جیهانی بڕوای وایە بڵاو ینی لەسەر چوار بنەما ینی راپۆرتەکەی خۆی داڕشتووە. بنەما یەکەم بڵاوبوونەوەی بەکارهێنانی وزەی خاوێن و کەمی تێچوون واتە کەمبوونەوەی تێچوونی وزەی خاوێن و گەشەکردنی بەرهەمی وزەی خاوێن ینی ئەبینین لە ماوەی تا ساڵی 2040 کەمبوونەوەی تێچوون و بەرهێمێنانی وزەی خۆر لە 170 بێ. کەمبوونەوەی تێچوونی وزەی با لە 125 بێ واتە بەرهێمێنانی ئەم جۆرە وزانە بەم ڕێژیانە کەمەکە. کەبوونەوەی تێچوونی پاتری واتە و پیل و پاتریانی کە بەرهەمیان لە 140 بن. گەشەی بەرەم پشت بەسن بە وزە نوێ بووەکە لە گەشەی بەکارهێنانی وزە لە 140 بێ واتە ئەم جۆرە وزانە وزەی خاوێن لەوانێ غازی سروشتی یان وزەی خۆر وزەی با ئەمانە ڕێژەی گەشەکردنیان و ڕێژەی گەشەی بەرەمیان لە 140 بێ. کەمونەوەی بەکارهێنانی خەڵوز لە بەرهێمێنانی کارەبا یەکێکە بێت لەو سێکتەرە گرنگانی کە بۆ تا ساڵی 2040 ئەبێتە سەرچاوەی سەرەکی پشتبەستنی بۆ بەرهێمێنانی پیشەسازی. لە نێوان ساڵی 2000 بۆ 2040 کەمونەوەی بەکارهێنانی خەڵوز 900 پێکەم دەبێتەوە بۆ 900 گێگاوات کەمە بێتەوە بۆ 400 واتە نزیکەی ینی لەو ڕێژە بۆ ئەم ڕێژەیە کەمە بێ. بەکارهێنانی غازی سروشتی بۆ 2040 بۆ ڕێژەی لە 140 بەرز دەبێتەوە. بەرزترین ئاسی بەکارهێنانی وزەی ناوکی بۆ بەرهێمێنانی کارەبا بۆ 2030 ئەمریکا بە ڕێژەی لە 115 پشت ئەبەستێ بە بەرهێمێنانی کارەبا بە وزەی ناوکی وزەی ئەتۆمی. ئەمەش ڕێژەیەکی زۆر باش ئەبێ بۆ ینی کەمبوونەوەی بەکارهێنانی نەوت. ئایندەی کارەبا چیە بێ؟ کارەبا یەکێکە لەو سێکتەرە گرنگانەی ئاژانسی وزەی جیهانی بڕوای وایە لە گەشەکردنی پیشەسازیە بەکارهێنانی لە گەشەی پیشەسازیە زۆر ئەبێت تاو ساڵە. پشکی کارەبا لە بەرهێمێنان 2040 لە 140 بەرز دەبێتەوەتە بەکارهێنانی لە پیشەسازیە. گەشەی بەکارهێنانی کارەبا بۆ 2030 45 ملیۆن بەکارهێنەری کارەبا لە سەرتاسەری جیهانە بە شێوەیەکی گشتی زیاد دەکەن.
گەشەی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی لە نێوان 2007 بۆ 2040 لە 2 ملیۆنەوە بێتە 2 ملیۆنە بێت 280 ملیۆن ئۆتۆمبیل واتە ئەوەندە لە نێوان ئەو دوو ڕەشەیە زیاتەکە. بنەماکانی پێشبینی بۆ وزەی گیانی 2007 بۆ 2040 بڕوای وایە شۆڕشی نەوت و غازی بەردین ئەمریکا بەرەو هەناردە ئاراستەکە، واتە ئەمریکا ئێستا گەورەترین بەکارێنەرە لە ئاستی گیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نەوتی خۆیە باتە ناو پاڵەوگەکانی بۆ ناوخۆ ینی دووبارە ئەی پاڵەوێتەوە و بۆ ناوخۆ بەکارێنێتەوە. بەڵام ئەم شۆڕشی نەوتی بەردین لە ئەمریکا کێسە ئەمریکا نەوتی و نەوت و غازی بەردینی دۆزیوەتەوە، ئەم شۆڕشە ئەمریکا لە وڵاتێکی هاوردەکارەوە ئەکات بە وڵاتێکی هەناردەکاری نەوت. ئەمە گۆڕانکاریکی گەورە ئەبێ لە ئابووری جیهانە بە دڵنیاییەوە. بەرزبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت و غاز تا ساڵی 2040 لە 50 ئەبێ، واتە ئاستی بەرهەمهێنانی نەوت و غازی بەردین لە ئەمریکا بۆ ڕێژەی لە 150 بەرزە بێتەوە. گەشەی بەرهەمهێنانی نەوتی بەردین لە نێوان 2010 بۆ 2025 واتە 2019-2021 واتە بۆ 10 ساڵی داهاتوو یان کەمتر لە 10 ساڵی داهاتوو 8 ملیۆن بەرمیل نەوتی بەردین بۆ سەرباری گەشەی بەرهەمی نەوتی ئەمریکا ئەبێ. گەشەی بەرهەمهێنانی غازی بەردین بۆ 15 ساڵی داهاتوو 630 ملیار مەتر چوارگۆشە مکعب، ینی گەشەی بەرهەمهێنانی 15 ساڵی داهاتووی غازی بەردینی ئەمریکیە بێ. بە بڕوای ئاژانسی وزەی گیانی ئەمریکا دەبێتە گەورەترین هەناردەکاری نەوت و بۆ ساڵی 2040 لە 170 ماوەڵە نەوتیەکان کۆتاییانیەت لە دەروی وڵاتانی ئۆپیک بۆیە جیهان بڕوای وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و کاتەش ئەبێتە گەورەترین سەرچاوی هەناردەکار بۆ نەوت، واتە وەکو سەرچاوێکی هەناردەکار ئەمێنێتەوە، بەڵام لە 170 مامەڵە نەوتیەکان تا ئەو کاتە کۆتاییانیەت لە 30 ئەمێنێتەوە کەویش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا بێ. بەڵێ بنەمای پێشبینەکەی ئاژانسی وزەی گیانی کە بنەمای چوارەمە بێ گواستنەوەی کارەبایی بەزوویەت، واتە هۆکارەکانی گواستنەوەی کارەبایی ئۆتۆمبیل کەشتی ئەمانە بەزوویی بەرەو ئاراستەی گیانەڕێ بە تایبەتی ئێستا چین و هەندستان بڕیاریان داوە تا ساڵی 2030 ینی گەشەی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل بە بانزینیا گازوایل بوەستێنن. بەڵام نەوتیش هێشتا زووە بڵێن کۆتایی هاتووە، هەروەکو سەرچاوێکی گرنگ ئەمێنێتەوە، بەڵام بایەخەکەی بە تەواوی تا 2040 کەمەکە. کەمبوونەوەی گوازرۆژیانەکان بە سوتەمەنی تا 2040 واتە ئەو سوتەمەنیانەی لە کەشتی لە بۆ نمونە فڕۆکە لە ئۆتۆمبیل بە تایبەتی تا 2040 ئێستا ینی 2 ملیار گوێزەرەوەی جیاواز هەیە لە جیهانە، بەڵام تا 2040 ئەم 2 ملیارە بە تەواوەتی دا ئەبەزێ کەمە بێتەوە. کەمکردنەوەی ئاستی فرۆشی ئۆتۆمبیل بنزین و گاز لە 180 ینی ئەوەستەی واتە فرۆشی ئەم جۆرانە ئەوەستێ جیهان ڕووەکاتە ینی کڕینی کۆمپانیا گەورەکانی جیهان ڕووەکەنە فرۆشتنی ئۆتۆمبیلی کارەبایی و هاوڵاتیانی جیهانیش ڕووەکەنە کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی کە سەرچاوی وزەی خاوێنە جیهان پیس ناکە. وە کەمکردنەوەی فرۆشتنی کەشتی ئەم استراتیژە ینی کەمکردنی فرۆشتنی کەشتی کە بە سوتەمەنی کارکە بە شێوەیەکی گشتی ئەویش کاریگەری لە 150 بێ. بەرزبوونەوەی ئاستی بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی تا 2040 900 ملیۆن ئۆتۆمبیل تا 2040 ینی دەبنە نێچیری کڕیارەکانیان. ئەمە پێشبینیە گرنگەکانی ئاژانسی وزەی گیانی بوون بە دڵنیاییەوە پشت لە نەوت و بەڵە بەڕێزان ئەمە کۆی بەرگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی ژێرخان بوون. تا بەرنامێکتر خواتان لەگەڵ و کوردستانمان ئابوورێکی بەهێز و ئاوەدانی هەبێ.